سڵاتان لەبێ خۆشەویستانم بەیانتان باش هیوادارم باش بن. گەشتێکی شاخەوانیمان هەیە گوڵگەشتێک بۆ شانەخسێ لەگەڵ گروپی شاخەوانی ڕاپەڕین لەسەر بەشی مەغزان وەسەدین. ئینشەڵڵا کە گەشتیدن شوێنی مەبەست ڤیدیۆی تایبەتمانە بێت و لەگەڵ مابمێنەوە هەتا کۆتایی گەشت. هیوادارم بتوانم دیمەنێکی جوان بۆیە بوازمانێ پێویستان لە دەستپێکی گەشتەکەمانەوانێ لە گوندی شانەخسێوانە سڵاوێکی تایبەتان لەبێ. هیوادارم باش بن لەگەڵ ما بێنەوانێ و دیمەنەکانتان بۆ گوازمانە. لە ڕاستیدا ئێمە گەشتێکی هاوبەشمانێ لەگەڵ گروپی شاخەوانی قەزام سەر بە هەڵەبجێ لەگەڵ گروپی شاخەوانی ڕاپەڕین بەداخەوانێ قەدرە ڕوویاوە ڕینی پاسیەکەیان شکاوە. ئێستا چاڕێ ئەوەی پلاتە بێت باریکەن و تر دوایەوە دەستپێکی گەشتەکەمان ڕاگەنی و دوایش وردەوەدە پلانی ئایندا ئاشکرا بێت. ئێوە لەگەڵ ما بێنەوە تا کۆتایی گەشت و دیمەن وردەوەدە دەست پێکات. بەڵە خۆشەویستان ئێستا لە دەستپێکی گەشتەکەمانە بوو داپورەیەک کە خەڵکی گوندی شانەخسێ ئەم میوە و ترێی بۆ هێنان بەرهەمی ماڵی بەرهەمی خۆماڵیانە. لێرە دەستخۆشیان لێکم یادانم هەر سەرکەوتوو بن و تەمەن درێژ بن. کێشە نابێ ئینشاڵڵا. خۆشەویستان لێرە ڕەزوباخی خەڵکی لێبا ڕەزوباخی هەمووتان ئەزان کە لە سووری هەڵەبجە ڕەزوباخی لێبا پێشە مشتە دەستمان پارێزینەوەنە خۆیان بە حورمەتەوە بۆیان هێنای نۆشمان کرد و دەستیان خۆش و نمەگیر بووین لەبەرەوە پێویست ناگات دەست بۆ ڕێزی خەڵکی بەرین. ئیتر بابەتی گوێڕایاڵی و ڕەوشت و ژینگە پارێزی کە زۆر گرنگە ئێمە کە زۆر جارین ئێرە ژینگەیەکی جوانە چۆن شتەکانمان هێناوە لە کۆڵەکە بە قورسی هە زۆر ئاسانە کە بەتاڵ بۆ ئاوەکەت خواردۆتەوە بیکەرەوە ناو کۆڵەکە و ئیجا و کاتەی تر ژینگەکەش پارێزراوە بێ و ڕز و چەمی ئەم گوندە جوانەش پیس ناکەین. من هیچ شتێکم نەماوە لە خزمەتتان نابین هەر شتێک بێمە کرامن لە پێشەوە بمەوە ڕێبەر بە ئیجازەی کاکماکوانی خۆشەویست ماسا بەنا زمانەیە ئەویش لە جێگری گروپە بۆ پاش. بەڵە خۆشەویستان سڵاتان لەبێ هیوادارم باش بن. دەستپێکی گەشتەکەمان وردە دەست پێ ئەکە هەرچەنە من کێشەیەکی ئەژنۆیێشان و ئەمە ڕۆی تێ کردو مەڵام بەرحاڵ هەوڵێم دیمەنی جوانتان بۆ گوازمانی. ئێستا دەستپێکی گەشت ڕێ دەست پێەکە بەرەو شانەخسێ سەر چاوەکانی شانەخسێ لەگەڵ ما بێنەوە تاوان من نەم دیوە ئەگەر دیمەنی جوان هەوە بە دڵنیە بۆتانە گوازم بەڵام وەکۆم جارێبیتان هەکەمەوە سەبسکرایبی چەناڵەکەی منتان بێنێتێ لێرە وەردەوەردە دەستپێک ڕاگەێنن ما لەگەڵ هەیە بەڵام ئەو ئەتوانێ شاخەوانیش هات و بە گۆچانەکەی دەستی هاتووە لێرە گوڵگەشتی شانەخسەی لەگەڵ ئێمە کردووە. هەروەکو ئێستا من چۆن حالەن لە حاڵەتێکم قاچم تەواو نییە ئەم پیا بەڕزانش لەگەڵمانە گەشتەکە ئەنجام دەدا. لەگەڵ ما بمێنەوە تا دیمەنی جوان بوازینەوە. عرە وەڵا ئەوە چییە؟ دیمەن هاو ماما ئەوە چییە دیمەنە؟ سوورەچنان لەسەرەوەی ها؟ سوورەچنان لەسەرەوەی سەریکە ئەوە چییە؟ خۆشەویستان گەشتین ئەو شوێنەیە کە قەرار بوو بگەین یعنی ئەو قاچەم ئەوانە باید زووترە گەشتم لە جەماعەت وتر هەستا حالەن جەماعەت خەریکی وێنەگرتنە. بەڕاستی دیمەنەکان جوان هاوڕێن لەسەر چاو دان
سەرچاوەکەی شانەخسێمان تێپەڕان و بەجێمانە ڕاستی ئەوەنە ناساغم بۆ نەقاتمەوە نەمتوانی کۆتایی گەشت لێ ڕاگەنم بۆیە نەک کۆتایی ئەو شوێنە ینی بەجێشتنی شوێنێ ڕاگەێنم ئەمە وردەوە دەشتەکەمان بەجێشتەوە وردەوە داهناوانێ بەرەو خوارەوانێ بۆ ئەوەی تر وردەوەرگا نانە بخۆین لەگەڵمان بێنەوە تا دیمەنێتکی دیمەنە جوانەکەمتان بۆ گوازمانێ ئێستا تر کاتی داوێکە گەڕای نەشوو نەخۆمان ئێستا کاتی ناخواردنە وردەبەردا ئەگەر هەمنا بلێن و خواردن حازرکەین ئێستا کاتی ناخواردنە دوو منیشم بە دوو سوورەکەینەوە شێف کاک چالاک دڵی وایە فکرێ کردنەوەدام لەبەر ڕۆن ئەو ڕۆنە پیسەمایە طبيعي دەبینی خۆشەویستان لە ئەوڵی گەشتەکەمان گاتم ئەم دیمەنم بۆ گواستنەوەن بەسە حالێن هاوڕێیانمان لە گروپی شاخەوانی ڕاپەرنی هەڵامجە خەریکە پاکردنەوەن ڕاستی زۆر عیبە ئینسان بۆ جۆرە بژیت یەکێک پاشماوەکەی کۆ کاتەوە هەن یەکێکیش پیسی کاتەوە یاخوا لە شتان ساق بێت و دەست چاوتان خۆش بێت ماما سیوا دەستی خۆش بێ دوکان بۆ سندار دوکان خۆمان پسپێکەوە بسم الله هادي ولا كاكا تشاك ما بريه ساك كورزا بس ما تشاردينك بو دوسكين بطل باقي يا تغوار ما طلبي باتي انا بي تومي شو انا قوريكا ارام شيدا ما نكشيني ارام شيدا على طلبه تماتم تي ماغرا كدان انا توزي يجري وايا شاي قوري خلصها خلص درجة ياك راش بابا لا ماما داس قوش ماما ورا كمان هم ماما بروسكا كمان بيني ماما وخور معي هو شي نايم مثلا والله لو تشاي ارشي وجاي من ارشي ان شاء الله داي ريك ما نكردو ماما داس خوش هو تشايا وخور معي تشا ترتيباتها ميزازي ساحل كاتي ناخوارن تاوبو والله خۆشەویستان ناخواردنیشمان تاوا کرد ئیتر وردەوە داهانگاو ئەنین بۆ ئەوەی کاتی نوێژ هاتۆ نوێژەکەمان ئەکەین و وردەوەدا هەنگاو ئەنێ بەرەو ماڵەوانێ ئەتوانم لێرە کۆتایی بە شوێن یعنی خوازبێ یعنی ماڵاوی لەم شوێنە بکەین خوازانێک ئێمە کەیتر چ کاتێکی تر ئەگەڕێنم بۆ ئەم شوێنە وە لەگەڵ ما بێنەوە تا کۆتایی ڤیدۆ بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەی ئێمە کاتێک هاتوونەتی ئێرە نانیشمان خواردووە وەکو خەڵکە پیسەکەمان بەجێ نێشتووە دەبینین هەموویمان کۆ کردێتەوە لەگەڵ خۆمانە هەڵمان گرتووە بەڕاستی تۆی گەشتیار کاتێککە گەشتەکەی ئەبێ ئاگاداری و حاڵەتە بیت یێتە شوێن یێتە سروشت بە پیسی بەجێ نێڵی لەگەڵ ما بێنەوە تا کۆتایی ڤیدۆ ئێمە بەخێر و ئێوەش بە سەلامەت لە کۆتاییدا منیش وەکو باقیتری گەشتەکانی تر کۆتایی بە گەشتی ئێرەیانم گەشتی شانەخسێ ئێرە سنووری شانەخسەیە هیوادارم توانی بێتم دیمەنێکی جوانم بۆ ئێوە گواست بێتوانێت هەرچەندە ڕاستی کێشەی تەندروستیم هەیە لە ڕووی ئاژنۆکانمانە کە قەدەرەن هاتۆتە پێشمانی ئینشاءڵڵا ئەم جوانە کە چاک بووینەوانێ بە پێی پێویست کە هەرچەندە نەبووم ئەم جاران ئینشاءڵڵا دیمەنی جوانتان بۆ گاستمانە لە گەشتەکانی ترمانە لێرەوە بەخوای گەورەتان سپێرم هیوادارم توانی بێتم دیمەنێکی جوان بۆ گواست بێتەوە تا گەشتێکی تر و بینەنێکی دیمەنێکی تر مەڵا شانەخسێ گەشتی شاخەوانی گولگەشتی ئەم جارەشمان کۆتایی پێهات لێرەوە بەخوای گەورەتان سپێرم خی گەورە یاری و هەموو لاتان بێ ماڵ ئاوانە